پێشدا هەموو لایەنە سیاسیەکان لەو ڕۆژەدا یەکگرتوو بوون و زیاتر ناوماڵی کوردڕێک بخەن چونکە ئەکەیت بە یەکگرتووی زیاتر پێش دەکەین و دەتوانین دژی دژمنەکانمان سەرکەوتن بەدەست بێنین. لە یادی ڕاپەڕینی 1991 سڵاو بۆ گیانی پاش شەهیدان دەنێرین. بەم بۆنەیەوە هیوادارین گشت لایەنە سیاسیەکان ئەو ڕاپەڕینە مەزرەی 1991 بکەنە هێوێنی ئاشتەوایی و تەبایی و لێبوردەیی و برایەتی بۆ ئەوەی بگەینە کیانێک سەربەخۆ و وڵاتەکەمان سەربەخۆ بێت. ڕاپەڕینێکی سەرتاسەری کوردستان بوو کە هەموو چین و توێژەکانی خەڵکی لەخۆ گرت و بەڕاستی ئەم ڕاپەڕینە بووە هۆی ئەوەی گەلی کورد زیاتر هەست بە یەکگرتووی بکاتن و دەنگی خۆی بگەینێ بە هەموو ناوەندەکانی بڕیار لە جیهان و ئەمڕۆکە لە کوردستان ئەو ئەزموونەی کە دەیبینین دەرەنجامی ئەو ڕاپەڕینە بووە و پیشاندەری ئەوە بوو کە کورد لە کاتی تنگانەدا دەتوانێت یەک بگرێ و دەتوانێت زۆرێک لە ئەو ئارەزوانەی کە هەیەی و ئەو مەبەستانەی کە هەیەی پێی بگاتن.